هەرێمی کوردستان وەک قەوارێک لە ناو دەوڵەتی فیدرالی عێراقدا مافیەوەی پێدراوە خاوەنی دەستوری سربەخۆی خۆی بێت، بەڵام دوای زیاتر لە 3 دێ لە حکومڕانی و بەڕێوەچوونی 5 خولی پەرلەمانی دەسەڵاتدارانی کورد نەیانتوانیوە دەستوری هەرێمەکە پەسەند بکەن. سەرەکیترین هۆکارەکانی بەڕێوە نەچوونی ڕاپرسی جەماوەری بۆ پەسەندکردنی پرۆژەی دەستوری هەرێم لەلایەن گەلەوە بۆ ناکۆچی نێوان لایەنە سیاسیەکان لەسەر ناوەڕۆکی دەستورەکە و بەکارهێنانی پرسی دەستور بۆ مەبەستی سیاسی و بەدەستهێنانی کات لەلایەن دەسەڵاتەوە دەگەڕێتەوە. ئەوەی تێبینی دەکرێت لە زۆرینەی خولەکانی پەرلەمان و بە تایبەتیش لە کۆتایی خولەکاندا پرسی دەستور لەلایەن دەسەڵاتەوە دێنرێتە بەرباس و لایەنەکانی پێوە سەرقاڵ دەکرێت بەبێەوەی هیچ دەرەنجامێکی دڵخۆشکەری لێ بکەوێتەوە. بۆ پێکێنانەوەی لیژنەی ئامادەکردنی دەستور بۆ ڕاپرسی جێبەجێ بکەن. گومانیش دەکرێت مەبەست لە هێنانە پێشەوەی ئەم جارەی پرۆژەی دەستور و خستنە بەردەمی پەرلەمانی کوردستان لەلایەن سەرۆکی هەرێمەوە بۆ دواخستنی هەڵبژاردن و درێژکردنەوەی ماوەی تەمەنی یاسایی ئەم خولەی پەرلەمان بێت کە ئەمە بۆ چوونی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستانە و پێیان وایە دەسەڵات نیازی دواخستنی هەڵبژاردننی هەیە. هێنانە پێشەوەی پرسی دەستور لە کاتێکدایە لایەنە سیاسیەکان لەو پەڕی دووری و پەرتەوازەییدان و هەڵکی کێشە و قەیرانی زۆر قوڵیان لەگەڵ خودی دەسەڵاتەکە هەیە دەگوێ بە هیچ یاسا و دەستورێک نادات و نووسینەوەی دەستور و ئەنجامدانی ڕاپرسی لەسەری هیچ لە دۆخی ژیانی خەڵک ناگۆڕێت. هەر بۆیە بوونی دەستوریش نابێتە گرنتیەک بۆ ڕاستکردنەوەی هەڵەکانی حکومڕانی لە هەرێم کە پایەکانی لەسەر گەندەڵی و دەسەڵاتی حیزبی و بنەماڵەیی و دوویدارەیی داڕێژراوە. ئەگەرچی بە یاسای ژمارە 16 ساڵی 2008 لەلایەن پەرلەمانی کوردستانەوە بڕیاردرا لیژنەیەک بۆ نووسینەوەی پرۆژەی دەستوری هەرێم پێک بێندێت بۆ ئەوەی لەلایەن پەرلەمانەوە پەسەند کرێت و دواتر بخرێتە ڕاپرسیەوە. هەروە جارێکی دیکە پرۆژەکە لە ساڵی 2009 لەلایەن پەرلەمانەوە دووبارە پەسەند کرایەوە، بەڵام هێشتا ڕاپرسی گەلی بۆ نەکراوە. دەستەی دەستپاکی و دیوانی چاودێری دارایی لە ئێستادا ماوەی یاسایی خۆیان تەواو کردووە و هەروەها پەرلەمان لە خولی سێمدا یاسای درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێمی کوردستانی پەسەند کرد بەناوی یەکێک لە مادەکانی یاساکە دەبوو پرۆژەی دەستوری هەرێم تا 19 2015 بە سازان هەموار بکرێتەوە، بەڵام دوای 9 ساڵ لە دەرکردنی یاساکە هێشتا سازانی نیشتیمانی لەسەر دەستورەکە نەکراوە. ڕێزدار جەنابی کاک مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان، گرنگترین ئەو ئاستەنگانەی دێنە بەردەم هەموارکردنەوەی پرۆژە یاسای دەستوری هەرێم بریتین لە پرسی پێگەی ئیسلام وەک تاکە سەرچاوی یاسادانان کە ئەمەش خواستی لایەنە ئیسلامیەکان و زۆرینەی وڵاتیانی موسڵمانی هەرێمی کوردستانە. هەروەها زۆری سیستەمی حکومڕانیەشێکی دیکەیە لە خاڵەکانی ناکۆچی و پارتی دیموکراتی کوردستان پێی وایە دەبێت سەرۆکایەتی یان نیمچە سەرۆکایەتی بێت. کۆمەڵی دادگەری کوردستان و لایەنەکانی دەرۆی پارتیش لەگەڵ سیستەمی پەرلەمانین بەو پێی زۆرینەی سیستەمە سەرۆکایەتیەکانی ناوچەکە بەرەو دیکتاتۆریەت و قۆڕخکردنی دەسەڵات چوون لەلایەن پارتی دەسەڵاتدارەوە. هەروە دیاریکردنی سنووری هەرێمی کوردستان ئاستەنگێکی دیکەی بەردەم دەستورە کە سەرڕای کۆدەنگی لایەنە کوردستانیەکان لەسەری، بەڵام پێویستی باکاتی زیاتر هەیە بۆ یەکلایکردنەوەی بەو پێی زیاتر لە نیوەی خاکی هەرێم ناکەوێتە شێڕ ڕکێفی حکومڕانی حکوومەتی هەرێمەوە. ئەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان داوای دەکەن نووسینەوەی دەستورێکە کە ڕێز لە ئاین و ماف و ئازادیەکان بگرێت و گرنتی جێبەجێکردنیە بێت لەلایەن لووتکەی دەسەڵاتەوە، ئەگەر نا تەنها وەک دەقێکی جوانی بێسوود دەمێنێتەوە.